ڕکلامکردن لە ڕادیۆی میلی گەڕیان پەیوەندی بکە بە ژمارە موبایلی 070 470 52 64. ڕادیۆی میلی گەڕیان رحمن رحیم تو الهی و پنامانی رحمن رحیم تو الهی و پنامانی ببخشاده گناباران وكو أمثال ميراني ببخشاقي گناباران وكو أمثال سماني وكو أمثال ميراني برحمن رحيم إلهي وبنامهاني ورحمن رحيم إلهي وبنامهاني أسف عمري دريجي خويو بأفسانا يا ببال أدام أسف عمري دريجي خويو بأفسانا يا ببال أدام أرستو بي بزور زادي لبو قلب دوان أدام أرستو بي بزور زادي لبو قلب دوان أدام برحمن رحيم إلهي وبنامهاني الرحمن رحيم إلهي وبنامهاني
سڵاو ڕێز بۆ ئێوەی خۆشەویست بیسەرانی رادیۆ میلی گەڕیان بینەرانی گەڕێنێجی بینەرانمان لە سۆشیال میدیا لە پیجەکانمان لە ئاکاونتەکانمان سڵاو ڕێز بۆ ئێوە ڕەمەزانتان پیرۆز بێ بە هیوام تا ئێستا کە نزیک بووینەتەوە هێدی لە ئێوارە و بەرەو خۆراوابوون بەرەو ئێوارەیەکی جوانی ڕەمەزان ماندوو نەبن و خۆراگە بن بەرامبەری نەهامەتەکانی ژیان ڕۆژوو فێرمانەکە هەست بە ئازاری برسیەکان بکەین ڕۆژوو فێرمانەکە هەست بە ئازاری ئەو کەسانە بکەین کە قومێگاویان دەستناکە بخۆنەوە لەبەرەوە هیوادارم خۆی گەورە ڕۆژەکانتان لێ قبوڵ بکە تاعاتان لێ قبوڵ بکە زۆر خۆشحاڵم ئەم ئێوارەیە برایەکی گەورە و خۆشەویستم هاوڕەیەک و هاوبیرێکمان کەسێکی زۆر جوان برایەکی گەورە و بەڕێز و خۆشەویست کە پێشەنگ بۆ لە هونەری عیرفانیە پیاوێکی ئاینی خاوەن بڕوانامەی زۆر بەرز دکتۆر سامان شوانی بەخێر بێ مامۆستا سامان جا من هەر حەزەکەم پێ بڵم مامۆستا سامان خەجاڵەتم خۆی تازە ئەو نازناوە زۆر کاکە زازاجان پێشەکی زۆر سپاس بۆ ئەم میوانداریە و بۆ رادیۆ میلی گەڕیان و بۆ ئەم تەلەڤیزۆنە ئازیزانە و جەنابت و ستافەکە بەڕاستی لەگەڵ کاکە ئالانە ڕاستی زۆر خۆشحاڵ بووم دەمێ بۆ حەزمەکرد لە بەرنمەیەکی ئاوایە مشارەکە بکەین بەڵام بەداخەوە وردە خەریکە ئەم شتانە کاڵ بۆتەوە بەڵام جەنابتان بە یارمەتی خوا و دڵسۆزی خۆتان بۆ ئەم هونەری میلیە بەڕاستی زنوتانەوە کرد سپاسانەکەم قوربان مامۆستاجانە خۆ بەخێر بێ بە خێراتنی کاگەلان ڕەفیقەکان بەڕێوەبەری پەیوەندیەکانی رادیۆ میلی گەڕیان چای ماچەکەم ئەمڕە لێرە وەکو خۆم ئەم هەردووکمان بەحساب دوو چمکی دارا بین بەڕێوە بەڵام هەردووکمانەوە ئەسپەکەین ئێمە لێرە کەس بەڕێوەبەر نیە هەمومان خزمەتکارین لە پێناوی خزمەتی هونەری نێتەوەکەمانە مامۆستاجان هونەری عیرفانی بەشێکی دانەبراوە لە کللتوری نەتەوەکەمان بۆیە ئێمە کوڕادیۆ گەڕیان بیرمان لێ کردوێتەوە لەبەرەوەی من مناڵ بووم گوێم بە مەولونامە کراوەتەوە گوێم بە مناجاتی ئاینی کراوەتەوە گوێم بەو هەموو میعرازامە شتە ئەکراوەتەوە کە دایک و باوکمان بە ڕەحمەت بێ بۆ ئێمەیان پەخشە کرد بە ڕێگەی ئەو کاتامیری تەجیلەوە زۆر پێم سەیرە هەندێک ئەوانەی کە توندڕەوانەتە بیرەکەنەوە لە هەموو دنیا لە هەموو بوارێکە لە بواری هونەرەکەی من شاهەیە زۆر توندڕەوەی تر وازانێ هەرەوەی ئەو ڕاستە باوەڕ ئەترا بە هونەری میلیەکە ناکات دوێنێ ئەگەر هاوڕێیەکە تۆزێک مناقەشەمان بوو بە کۆمنت گوایە ئەم شتانە بیدعایە من تێناگەم بیدعا بێت چی بێت لە کاتێکە ئەگەر لە سەردەمێک کە ئاینی ئیسلام پەرەی پێرا و لە ناو ئەو جزیرەی عەرەبیەوە کە ئەگەر ئەو سەردەمە تەکنۆلۆژیایەکی پێشکەوتوترە بووە کۆم مۆبایلە پێم وا بوو لە ڕێگەی ئەپێکی مۆبایلەوە ئەو ئاینە زیاتر ئەگەشت بە هەرچەند ئێستا سەر و ملیارێک کەس لەخوا بەزیابە ئیسلامە بەڵام لەوانەیە ئێستا لە سا هەفتای سەرزەوی زیاتر ببووە بە ئیسلام لە ڕێگەی ئەم تەکنۆلۆژیاوەکە هەیە ئەگەر ئەو سەردەمەش مۆسیقای پێشکەوت و ئەو چیبۆردە و ئەو ڕێکۆردە و ئەو شمشاڵە جوانی مامۆستا ڕزگار حەمەڕەوف دەستی خۆش بێکە ئەمە بوومە تازێتە بوو پێم وابێ زۆربەی شعرە ئاینەکان ئەو کاتە ئاوازی بەدامرا بخەنرە تۆ ڕاچێ مامۆستاجان تۆ لە بەرەو پێشەنگ بووی تۆ کاتێک هونەرە پێشکەش کردووە کەم کەسە بووە بەڵێ قوربان و کاتێ ئێمە بەڕاستی هەر لە سەرەتایی با بڵێن هەفتاکانەوە ئێمە خەریکی ئەم بووین وەکو مەولود نامە و معراجنامەوەمانە ئەمانە ئێستا کە خۆی بیدعا دوو بیدعایە بیدعای حەسەنە هەیە و بیدعای سەیئە هەیە سەیئەوە تەوان خراپە بەلایە بڕۆی بەڵام بیدعایەکی حەسەنەیە یعنی ئەمە خۆشترە لەوەی کەوا جۆ لە هەنێشتی تر بگری کە ناپەسەندە هیچی نێکیتیانێ خەڵک ئیشتە تەشەوقی بۆ دینەکە هەر لە قورئانەکەیان نییە ئەزەکە شتێکی خۆشی مناجاتێکی جۆ لە بێ بە مۆسیقاوە بێ بەڕاستی هەیە منە و مێشک دەکاتەوە هیچ خراپیەکی تیانێ نازانم ئیتر ئەمانەی کە پێیابوونا هەر شتێک بەم شێوە بدینن کە خۆیان توانایان نەبێلەی ئەوەیە کاک جزاجان خۆیان توانایان لەبێ نەتوانن دەسی بۆ بەرن ئەڵێن ئەمە بیدعایە بەڵام خەڵکێکی زۆرەوە تا جۆی لێگرێ لەخوا بەزیاد بێ لە هەموو شوێنەکە لە هەموو وڵاتێکە پێشکەوتنێکی زۆر جوانە من دێم لە ناو سیارەکەم حەزەکەم هەنێ مناجاتی ڕۆحی جا ئەمانە قوربان مناجاتێکی ڕۆحیە پێویستە هەموو کەسێ بەڕاستی گوێی لێ بگرێ و داوە هیچ بیدعایەک و هیچ شتێکی تیانە و شتێکی تازەگەری خۆشەوەکو فەرمود لە زمانی زوو شاه بووە حتمما ئەکرا وڵای مامۆستاجان لێت ناشارمەوە ڕەنگە من خۆم یەکێکم لەو کەسانی ئیتر هەموو ئینسانێک بە قۆناکانی ژیانە تێپەڕێ ڕەنگە بۆ چەند ساڵێک ئەگەر وەکو پێویست لایەنە ئیمانیەکانم جێبەجێ نەکردبێ یا دوورکەوت بمێتمەوە لە فەرزەکانی خۆی گەورە کە پێویستە و کەسێک بەڕێی من جێبەجێ بکە بەڵام
پێش تقریبان 3 ساڵ لەمەوە پێش دانیشتە بووم شەیەکیان جۆم لە مناجاتە شایانی بوو بەدەنگی شەید مەلا محەممەدی ڕەبیعی باوەڕم پێ بکە ئەو کەسە منی ڕاکێشایەوە کە جارێکتر نوێرم هەر لە ئاین ینی ئەمە خۆی لە خۆیە من ئەمێ بۆ برادرانە بڵێم ینی تەسیری سۆزی دەنگی مامۆستا سامان کە مەقامێک هەڵێت مناجاتێک ینی مەلایەکی خۆشەویستی تر مامۆسایەکی تر سامی یوسف کە هەزاران کەس ئەچێتە کۆنسێرتەکە ئاینەکانی هەر بە مۆسیقاوە هەر بە مۆسیقاوە لەبەرەوە من پێم باشە هەشتێک خزمەتی ئاینی ئیسلام کە ئێستا مۆبایلە پیا بووە زیکری تایە قیبلت پێڵە لەکوێیە ڕێنماییتەکە کاتەکانی بانک کەی دەست پێکە ئایا ئەمە خراپی چیە قوربان بیداکەینی ئەنجا بە پێی ئەوانە بێ ئیترە بێ سوار تیارە نەبن سوار سیارە نەبن نەچنە بازار چکەمە لە زمانی زووان نەبووە هیچ شتێک بەوە نییە ئەنجای ئەنی بەڕاستی لەم ڕۆژگارەشا قوربان تەتەور خوا فەرمێتی یوتی الحکمەتە من یەشاء خوا حکمت بە هەموو خەڵکێکەدا معناوە ئەم حکمەتە بۆ ئەم شتانەیە کە ئەم تازەگەریانەیەکەوە دروست بووە دەستی خۆش بێ ئەم بەرنمەیە خۆشەویستان لە ڕادوی گەڕیان ڕاستەوخۆ پێشکەشەکرێت ئێوەی بەڕێز خۆشەویستی دەتوانن هەم پەیامەکانتان بۆ ڕەمەزانی پیرۆز هەم بروسکە و پەیامەکانتان یا بەژاریکردنتان یا ڕخنە و پێشنیارەکانتان بۆ بەرنمەکە لە ڕێگەی هەردوو ژمارە مۆبایلی 0 470 52 64 و یاخۆ 0 727 85 35 دەتوانن بەشداری بکەن خۆشەویستانم پێم باشە من جاری تر ژێڵێمەوە من لە مناڵیەوە گوێم بە مەولونامە و بە میعراجنامە و بەو مناجاتینیانە کراوەتەوە ئێستاش دەنگی و زڵاڵی مامۆسا حەسەنی مزگەوتی گەورە و مامۆسا محەمەی گەچ و ئەو مەلایەنە ئێستاش لە گوێم ماماوەتەوە کە هەرگیز ڕەمەزانم بەوانەوە لا خۆشترە بوو کە گوێم لە مناجاتەکانە بوو ئەچینە لای مەقامێک و مامۆسا مەلاسامان مامۆستا مەلاسامان کە ئێستا دوکتۆر سامانشوانیە نەخوا بەزێبێ بە بڕوانامەکی بەرزەوە بەڵام هەر ئەو ڕێبازی بەرنیاوە هەر ڕێسی بەناوە لە بەری بە گرنگ جێزانێ بۆ بەرەکەتی قورئانە ئێمە لە قورئانەوە پیا بووینە هیچ کاتێک خۆمان جیان نەکردوێتەوە با دەرەجەش و بە شەهادە و شتشمان بەرز بێ بەڵام هەرگیز خۆمان جیان نەکردوێتەوە بۆی مەکە لە ڕادی بەرانم ڕۆ ئەو کەسێکی زۆر شارەزای لە مەقاماتیشە بۆیە پێم خۆشە بە مەقامێک سێگە و دیارە لەگەڵ بەستەکەیە کە مناجاتێکی ئاینی پیرۆزە بە یەکەوە بەشدارە بین کاگالان شاوکارمانە بێت. جگەر خوێنین و دڵ غەمگین و شێت وە تۆریانە بە دڵمای خودایە فکری پرشنگی جحيمي قهر تو قريد قريم دلي سوتر بسوتانه
پشیمانی اگر شافی الانسان در اکر بشک لگردون تدعب شاخم ای خدایا بدل هند پشیمانم آی مدد یا الله يا رسول الله يا حبيب الله أنت لي عون يوم واذل يا رسول الله يا حبيب الله أنت لي عون يوم أنت لي عون يوم وعد الله كعبد لا جانجيب ودباكر دوا يا رسول الله يا حبيب الله أنت لي عون يوم وعد الله أنت لي عون يوم وعد الله قريبتي الأشباح سكرتي الأرواح غنتي الأرياح لابني عابد الله غنتي الأرياح لابني عابد الله يا رسول الله يا حبيب أنت لي عون يوم وعد الله أنت لي عون يوم وعد الله هزار دعاء هزار صلاة هزار دعاء هزار صلاة لسر بيوت محمد عليه السلام لسر بيوت محمد عليه السلام رسول الله
خۆش بێ داوای لێبوونەکەم بەم ڕۆژی ڕەمەزانە بە ڕۆژوشی ئەزانم کە ماندووشی خۆی ئەوانەی کە گۆرانیڵێن ڕێزمێ بۆ هەمویان زۆر جارکیانێنی بۆ مقابلەیەک بە هزار حاڵە نەخۆش بوو ناتوان و بەنامەی لای بوو ئێستا تۆ بە ڕۆژوشی کاک هەڵمەند ڕەمەزان پێم وابێ لە کەرکووکی خۆشەویستەوە کاک هەڵمەند گیان سڵاو و ڕێز بە تۆ برا ئازیزەکەم ئەم کاتتان باش ئەم کاتەوە باش ڕەمەزانە پیرۆز بێ کاک هەڵمەند گیان زۆر سپاس ڕەمەزان لەسەر جەم مسلمانانی جیان پیرۆزەکەم بە تایبەتی کوردستان و شاری کەرکووک من بە خێراتنی مامۆستا سامانەکەم دیارە منش ناوشوانیم و خزمێکی خۆشمە مامۆستا سامان بەس حەزەکەم بزانم لە چی ساڵێکەوە با بڵین ئەم دەستی کردوتە با بڵین سرودی ئاینی و سرودی ئاینی چی پێبەخشی و چی لێسەندووە بێگومان کە ئێمە دەسەدەینە کارێک کەسانێکەیە ڕەخنەمان لێگرێت کەسانێکەیە سێرەکەی دەستخۆشیمان لێکات و حەزەکەم پەیامێکشم هەیە بۆ مانگی ڕەمەزان کاکە دەزا بەڕاستی مانگی ڕەمەزان سێرەکەی لە وڵاتە ئیسلامیەکان دیکە پێشوازیەکی باشی لێکرێ ئێمە ناکرێ ئێمە بەس بەدەم پێشوازی لێ بکەی سێرەکەی وڵاتانی دیکە بەعکسەوە یعنی سێرەکەی بازار زۆر نرخەکانی دائەگرن بەڵام لای خۆمان بەداخەوە سێرەکەی کراوەتە سەرچاوەیەکی تیجاری بەڕاستی ئەمە مانگی ڕەمەزانی ئێمە نابێ هەر بەدەم بلین پیرۆزبایی دەکەین و مانگێکی خۆشە و مانگی ڕەمەزان پێویستی بە چاکە و بە خێرکردن و ئەمانەیە نەک ئێمە بڕۆین بازارەکان گرانکەین و بەڕاستی سێرەکەی عیلەی وا هەیە توانای نییە سێرەکەی بابلین ئەو کەسە تازرە سێرەکەی ئەم مانگە بە هەلێکدا ئەنێت ئەی قۆزێتەوە بۆ خۆی من هیوادارم هەموو کەسێک لەم کەناڵۆ جۆبیسمان بێ و بابلین نرخی ئەو شتانی کە ئەیفرۆشن دابەزێ بە بلین لەبەر خاتری ئەم مانگە پیرۆزە بەڕاستی من ئەو کاتێ من پیرۆزبایی لە مانگاکەم کە بتوانم چاکە و خێری تیا بکەم نەک هەر بەدەم من پیرۆزبایی بکەم زۆر ڕاستە قوربانە بم بەڵێ من هیچم نەماوە چگە لە خۆشەویستی بۆیەوە ئەگەریەوە شتێکتان نابێت زۆر سپاس دەکەم کاک هەڵمەند چاو ماجەکەم برا ئازیزەکەم زۆر سپاس دووبارە سێبارە بە خێراتنی مامۆستا سامانە زۆر سپاس دەکەم جا من حەز بکەم مامۆستا خۆی جوابانەکانی کاک هەڵمەند وەڵامی باتەوە خۆشحاڵم قوربان جەنابەت برای خۆشەویستمانی بەڵێ خزمیشە و شوانیشە و تەوانی ترم شوانیانە ماشەڵا لە هەموو شتێکا زیرەکە نەمانە یا خوار ئەوە لە سوالەکەی ئەخیرەوە دەست پێکەم قوربان ئەم گرانی وشت و ئەمانەی کەوا جەنابەت فەرموود باسکرد لە مانگی ڕەمەزانە خوا لە سوورەی ڕەعدا فەرموویەتی وەکل شەیء عنده بمقدار یعنی هەموو شتێک لە لای خوا بە ئەندازەیە یعنی ئەگەر لەو ئەندازەیە تێپەڕێ حرامە بێ ئەگەر کەسێک بەو شێوەیە بکە ئایا قەبرەکەی خۆی سبەینێ ئەکاتە مار و دوو پشک و ئاگری جەهەنەم بۆ چی کۆکاتەوە وەرە بزانم بۆ ماڵ و مناڵەکەی کۆکاتەوە لا سبەینێ لەوانەیە ئیسە تەعزێژ نییە کاکە قورئانش ناخوێن بە سوێنی پێخۆن بە سوێنی بۆ خۆن لەبەرەوە بەڕاستی خەڵک نازانم ئایا خۆی دەوڵەمەنەکە بە حرام ئەوە لە ڕۆژی قیامەتە زۆر زۆر عذابێکی گەورەی ئەبێ ئەفەرمێ لە حەدیثێکی ترایە ئەفەرمێ ئەم پارەی چۆن پیا کردووە فیما ئەنفەق وەکەیف اکتسب چۆن پیای کردووە ئەمە هەمووی مەسئولێتە کاکە لەبەرەوە هەچ کەسە و لە ڕۆژی قیامەتە دڵنیا بە محاسبەی لەسەرەکرێەوە من خۆشم ڕاستە ئەم هونەرم کاتێک گرتە بەر لە ساڵی هەر لە دوای هەفتاکانەوە بوو ئێمە لەسەر شانۆی قوتابخانەکان لەگەڵ کاک حەمەڕۆف کەرکووچیە بەیەکەوە مەسەلەن گۆرانیمان و تووە لەسەر شاشا و کاتەی لە متەوەستە بووین دوای ئەوە وردە پەلی کێشا بەرنامەیەکم پێشکەش کرد ناوی جیهانی بەهرەوەران بوو کە زۆر هونەرمەندی لە خۆی ئەگەر کاک جەزا لە هەموو شوێنەکە و کاتە بەس لە بەغا گۆرانیەوەترا ئێمە ئەو بە وەکو کاک سابیر کوردستانی خوا ئەفریقا کۆمەڵێک کاک حەمەڕۆف کۆمەڵێ هونەرمەندی تر لە هەموو شارەکانەوە هاتن بۆ کەرکووک ئەو بەرنمەیان پەخشە کردەوە ئیتر دوای ئەوە دەسم کردە هونەری گۆرانی خۆم لەگەڵ تیپی هونەری هەولێرە ئەو لە قاعەی خۆل لە وەبزام لە بەغا بوو تیپی هونەری کەرکووک چوین بۆوێ لەوێ بە خزمەتی مامۆستا ڕەنجبەر خۆشناو گەیشتم ئەلوێ لە قاعەی خۆل بوو ساڵی هەفتاحەوت بوو وەبزام هونەری کوردی بوو تر لەوێ من دوو گۆرانی بەشدار بووم و لەوێ یا مامۆستا ڕەنجبەر خۆشناو ڕێز و حرمەتم هەیە بۆ یەگە گوێی لێمە گوێی لە دەنگە بووتی ئێستاکە تەلەڤیزیۆنی ڕەنگا و ڕەنگەیە وەرە بۆ لای ئێمە گۆرانی بۆ تەزیلەکەین ئیتر هەر لەو کاتەوە ڕۆیشتم بۆ هەولێر لە ئاهەنگەکانە بەشداری مەکرد لە مناسبەتەکانە
وڵی تر وردە وردە گۆرانی بەهاری ڕووزەرد کە ئەو گۆرانیە کاک جەزا بەڕاستی دەنگێکی زۆری دایەوە چکە گۆرانەکە سەر مەقامی سێگا بوو هەروە لە ئاوازی خۆم بوو بەڵام زۆر شعرەکەی هی شاعری گەورەمانی پیرەمێرد بوو فەیلسوف پیرەمێرد بوو کاڵێ بەهاری ڕووزەرد منیشی خستە کە ژووچێ و هەر ڕنگزەرد و سەرشین دەروون پڕ لە دەرد بۆ عالم شادی بۆ من ئاهی سەرد طبعا شاعری گەورەمان ئەم شعرەی بۆ حکومەتەکەی قازی محەممەد وتووە کاتێکەوە لە بەهارە لە ناو چوە عیدام کراوە یعنی بزانە یانم گۆرانیە سیاسیە یعنی با بڵێن عاتفی نییە ئیتر دوای ئەوە وردە وردە هەنیکە شتمان بوو بەڵامی تر ساڵی تاوەکو هەشتاویەکی تر ئەوە بوو پێش ئەوە من بەڕاستی هاتووی تەکەی تاڵبانی مەکرد هەر لەوێ ئیتر قورئانمە خوێند و مناجات و ئەمان و بەشداری مەولود و ئەمانەم کرد بەڵام ساڵی هێشتاوێک کاکتە کە براکانمیان کرد ئەوە هیچ براکم لە ساڵی هەفتا شەهید بوو شەهیدی فەرماندە بوو سەرلق بوو شەهید بوو دوای ئەوە لە ساڵی هەشتاوێکە هەفتەیدا ئەوە بوو سێ برا و خوشکەزایەکم هەمویان گیران ئیتر منش هەروە بەهین ڕزگارم بوو ئیتر وردە وردە بەڕاستی ئەگەر بێت وەم قورئانە و خوا هیدایەت بینەدایە بۆ هەنێشت بەڕاستی لە دوای ئەو برایانم ئەوە منیش نەمامایە چکە زۆر زۆر کاریگەری هەبوو لەسرم ئیتر کەوتم ئەوانەی کە نازانم مامۆستا برای چوار شەهید هێنی چوار برای شەهید یانی ئەو مامۆستا بۆ بەناوبانگەکە سیمبولی شەهیدان بەڕاستی درود بۆ ڕاحی پاک شەهیدەکان دەکەم قوربان وڵای تر مشارەکەی هەموو ئینەکانمە کرد و ئیتر هەتاوەکو وردە وردەکە لە دەرەوە بۆ وردە وردە ئیتر پێویست حەز ناکەم بە دوور و درێژی بژێڕمە هاتمە سلێمانی لە سلێمانی بەڕاستی خەڵکی شاری سلێمانی من قەرزاری خەڵکی شاری سلێمانیم چووکە باوشیان بۆم کردەوە واروها لێرە لە پرسەکانیانە هەر قورئان و ئەمانەمە خوێند و مەولود نامە و تازەگەریەکشم پێیاگر کاک جەزا یەکەم کەس بووم کەەوە بە ئەمری دەنگیەوە بە مۆنتەر جیهاز و بە میکسەر و بیرمێتەوە بەڵێ قوربان شنگ بووی جاران حافزەکان بەس بە دەنگەوە ئەیان وت و هەروە بە هەوایی بەڵامی تر ئەوە یەکەم کەس بووم هێنامە ئەم شارەوە و تاوەکو ئێستاش هەر بەردەوام بوومە بەڵام بە بۆنەی کەوا چوومە خوێندنی زانکۆ ئەو شەهادەم بەدەستێنا ئیتر تۆزێ دوور کەوتمە لێ بەڵام بەداخەوە بەڕاستی زەخیرەیەکی زۆرم لەگەلی کوردستان هەیە لە خاکە ئەرشیفێکی دەوڵەمە بەڵام کەس نازانێت چی لە هات نە ڕەمەزانان لێدەن کە من زۆر بە زەحمەدە و کاتە چوینە سەر گۆژە تەزیلمانە کرد ئەو کاتە کاک عەباسی ڤیدۆ مدیر بوو بەداخەوە هەمویان کەس نەیزانی چیان لێ کرد و هیچیان نەهێشت بەداخەوە گوناح و ئەرشیفانە لە ناوچێ هیوادارم هەرچۆنێک بێ ئەرشیفانەمان دەست بکەوێتەوە لەبەرەی ئەوە ئەتوانم بڵێم ژێرخانێکی تەواو هوەری نەتەوەکەمانە جوابێکی تری من پرسیارەکەی کاکەڵمەتجان بەمەوە ئەوەیە کە چی یاوەتێ ئەم هوەرە و چی لە سنگەوە ئەم هوەری عیرفانیە ئەگەر مامۆستا مەلا سامان یعنی تێکەڵاوی دنیای عیرفان و دنیای خواپەرستی و باوەڕداری نەبووە ئێستا هوەرمەندێکی زۆر بەناوبانگە بوو چکە وەختێک ئەم شارەزایەکی تەواوی مەقاماتە ئەم خۆی باشترین ژۆنێریشە من شایەتیم کە چەند ئامێر عەسپەکە قانون و عود و کیبۆرد و وەڵا نەزانم چیتر ئیقاعەکان و کەمان و هەنی مامۆستا بە کاملی زۆربەی ئەمێرەکان دوان عەزبکە و بەبێ مامۆستا شوێر بووە و خۆشی شارەزایەکی تەواوی مەقاماتە زۆرێک لەو مامۆسایانی کە ئێستا من توام شایەتی بم ئەو مەداحانی کە ئێستا ئەخوێنن زۆر سوودیان لەم وەرگتووە کە فێری مەقامات بوون و ئەم و چەند مامۆسایەکی تر کە لە کەرکووکەوە هاتن بەڕاستی ئەمان تازەگەریان هێنایە ناو دنیای مەداحی و دنیای خوێندنی قورئان و تەعزەکان لەبەرچی لەبەرەوەی ئەمان بە مەقامات پێشتر بە هەڕەمەشی ئەخوێنرا کەم هەبوو شارەزا بێت دەست ئەمان بە شارەزاییەکی تەواو هاتن کە مەقامات بەشێکی گرنگی خوێندنی بانگ و قورئان و هەموو ئەو مناجاتانە هەتا بانگەکان شێوازی حیجازی و شامی مەسەلەن مەقام هەیە مەسەلەن جاران بانگە درە خەڵکەوە نەگوێی مەسەلەن نیانەزانی بەڵام ئێستا لەسەر مەقامەکان ئەتوانم ئێستا یەک بانگ بە 20 مەقام بانگی پێ بدەم وایە لە شێوەی حیجازە شێوەی ئێران بە چوارگایە بۆ شەوانە هەندێک کۆمێتمان بواتە بوو بەداخەوە هەندێکی لە بەرچاوانە ماوەیەک لەوانە ئەحمەد خۆشناوەتی پەیامنێر و بەڕێوەبەری پێیجمان لە هەولێری خۆشەویست وڵە سڵاو ڕێزم بۆ ئێوەی ئازیز بەخراتی مامۆساکە ئەستاوی تایبەت بۆ کاگالان ڕەفیق چاوی ماچەکەم دانیال جیان لە سویسراوە سڵاو ڕێزم هەیە بۆ ئەو ستافە جوانە دەستان خۆش بێ زۆر سپاس دانیال سپاس ڕێز بە تۆ کاکەڕێبواری باڵەبان کاکەڵمەد ڕەمەزان هەموو خۆشەویستانە ئێوەی ئەزوو خۆشەویستی هەش کامێکتان بتانێ پەیوەندی بکەن بە بەرنامەکەوەتوان
ڕاستەوخۆ پەیوەندی بکەن بەم بەرنمەیەوە پەیوەندێکمان لەگەڵای کاک ئەحمەد خۆشناوەتی هاوڕێ و برا و هاوکاری هەمیشەییمان کە ئەرچێکی زۆری مادووبوونەکان دەکاتە سەرشانیە و کاک ئەحمەد سڵاو و ڕێز بە تۆ. سڵاوی خوای گەورەتان لێبێ و کاتتان باش. سڵاو بە تۆی عەزیز کاک ئەحمەد گیان. خۆشباوینەوە مامۆستا دەست خۆشە بەرنامە جوانە بێ دەکەم بە خێراتی مامۆستا دەکەم بە خێرانی کاک ئالانی دەکەم یاخوا دەستان خۆش بێ و بەرنامەیەکی زۆر جوان و لەرزێ خۆیەتی. زۆر زۆر سپاس کاک ئەحمەد گیان. دەنگ و باسی هەولێر خۆلەیە گرانی ڕووی نەیەوە ببوونەی بەخوا ڕەمەزانە کە ڕەمەزانی بێەوە نەورۆز پێش ئێستا هەروە بوو ڕەمەزان هەروە ینی لەخوا زیادە ینی تاجیرەکانمان تێر نابن هەرچی بۆنەیەک بێ لە زیاتی شتێک ئەبێ تاجیرەکان لە ئێستا زەکات بکەن و سەدەقە بکەن و ئیحسان بکەن و ببەخشنەوە بێ کاتی بەخشینە نەک کاتی پارە پیاکردن. بەخوا دوێنێ مامەزەزە دوێنێ لە هەولێر لە یەک لە بڵێن تاجیرەکە نەزت چێە خورمای هێناوە بۆ ناو بازار خورمای تێکتو لە ژێرەوە لە ژێر خورمایەکە کرمی لێداوە چاولێ لەم کاتەیەشتی ئەکسپایرە فرۆشێ یعنی هەر تاجیرەکانمان ویژانیان نیە هیچ ویژدانیان نیە. وەڵڵاهی بەداخەوە کاک ئەحمەد گیان ئێمە چاوەڕێ ئێوە ماکەین لەم کاتەیە ئەوان زیاتر ببەخشن و خزمەتی میلەتەکە بکەن نەک لەم کاتەیە ئەوان ئیستیغلال بکەن بەڕاستی زۆر کارەساتەوە زۆر دەڵێن عەرەب کوردی ئەنفال کردووە ئەوەی کردبەت ئەوەی خۆمان ئێستا و تاجیرانەکەن زۆر زۆر لە ئەنفالەکە خراپترە. وەڵڵاهی بەداخەوە ئینشاڵڵا چاگی ئینشاڵڵا خوا گەورەیە خوا ئیشەڵڵا هەموو شتێک چاگە کاک ئەحمەد گیان بە هیوادارین بۆ بازرگان مامە بۆ خۆمان باش نەبین خوای گەورەش باشمان بۆ نەینێ. وەڵڵا خۆیەوە ڕاستیە ئارەوەڵا دەستان خۆش بێ یاخوا سەرکەوتنەوە ڕێز و خۆشەویستین بۆ تاوی کارمەندان و بە تایبەت کاک ئالانی خۆشەویست. زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد گیان سپاس بۆ پەیوەندەکەت. من بەڕاستی ئەو مامۆسای گەورەم لێرەیە کە ئەو دکتۆراشی هەیە لە بواری شریعەت و لە بواری ئاین و لە بواری ئاینی ئیسلامی پیرۆزە من بۆم نیە هەندێک مداخەلەی ئەو بوارانە بکەم بەڵام هەر هەندێشتی ئەوەی کە من لێ بزانم هەموو ئاینەکان هەر باسیەوەکەن ئەمر بالمعروف و نەهی عن المنکر یا کورد دەڵێک چاکە بکە خراپە مەکە بەڵام ئیسلام لەوە زیاتر ئەڵێت ئیسلام لەوە زیاتر کە هێتە سەر مانگی ڕەمەزان باسیەوەکە بێت زەکات بێ سەرفترە بێ ئیحسان بکەی سەدەقە بکەی خێر بکەی چاکە بکەی کەچی بە پێچەوانەکەی و زۆر سەیرە لە کاتی ڕەمەزانە هەموو بازرگانە چاوشەکان ناڵم تەڵمن بێگومان هەمویان بە داوای لێبوردنەوەڵم هەندێک بازرگانی زۆر بە ویژدان و بە ئینساف هەیە من بازرگان هەیە باوەڕم پێ بکەن لە مانگە پێش ڕەمەزانەوە داوام لێکان دێناوی بەمە بۆی کە بخاتە ناو لیستەکانی خۆی و کە زەکات و کە ئیحسانی پێبەخشێ ئەوانە من ڕێز و حرمەتی دنیام هەیە بەڵام زۆرێک لە بازرگانەکانی تر لە کەمینان بۆ دەستبڕین و بۆ قەڵبڕین و بۆ خەدۆڵەمەکەدر مامۆستا ئەوە ئەخۆینەکەیان چی بە لای خۆی گەورە لەبێت زۆر زۆر عەزابیان گەورەیە لەبەرەوەی کەوا ئەمانە ئەبێ بەعەکسەوە لەم مانگی ڕەمەزانە بەخشندە بن چکە ئەزانی بۆچی نازانم یعنیوەنە دڵیان ڕقە ئەمانە حتا بۆ خۆشیان نین یعنی باوەڕت بێ ئێستا هەنێکیان نییە ڕەزیلی لە خۆشیانەکەن و لە ماڵ و مناوشیانەکەن ئەم پارەیە هەر کۆیەکەنەوە کە لە دوای خۆشیان کەسی ئیسفادەیان لێ ناکە. مامۆستا من یەک حاڵەت هاتە پێشەوە پار تقریبان ئەم کاتانە زووتر کە سەرەتای سەرهەڵدانی ئەو پەتانەگریست و کۆرۆناکە سەری هەڵا ڕێک وەکو تەشبیه نەبێ گوناحە لای خۆی گەورە بڵێ وەکو حەج هاتە بە چاومکرێ چۆن لە حەجا دەوڵەمەندێک و فەقیرێک و وەزیرە جا ناکرێتەوە هەرو خامەس پێ لە کاتی کۆرۆناکەش ئەوەی کە 1 ملیار دۆلاری هەبوو ئەوەی کە 10 ملیۆنی هەبوو ئەوەی کە نەیبوو وەکو یەک نەیەتوانانی سەفەر بکە ینی ئەوەی کە دەڤێلای هەبوو لە وڵاتان و لە ئەوروپا بە پارەی گەندەڵی کە ڕێبی لێرە نێتوانێت بچێ بە لای ڤێلاکان چکە مەمنوعی قەدەغی هاتوچۆ بوو نێتوانین لە ماڵەوە بێتە دەرەوە نێتوانی بچێ بۆ هیچ شوێنە کەوابێک خوای گەورە توانە جاری وایە کارەساتێ بخڵخێنێ فەرقی دەوڵەمەندێک و فەقیرێ نەبێ مەسەڵەن یەک بوومە لەرزە یەک زەمین لەرزەیە کە ژێر و ژووری کە ئیتر ئەم سەروەتە خۆ نامێنێت سوودی چییە تۆ دەستی خەڵکە بڕی سوودی چییە تۆ لێی نابەخشیت ئێستا خەڵک ئەم میوارەیە نانی نییە بخوات بۆ خاتری خۆ یعنی خەڵک ئەم میوارەیە بەربانگی نییە تۆ بۆچی ئێستا فرسەتە ئەو خێرە ناکەیت بۆ خۆی گەورە قوربان خۆی حەدیثی پێغەمبەرەیە فەرمێ الصدقة تدفع البلاء وتزيد العمر صدقة دفعی بەڵاکە عمرش پێی زیادەکە یعنی ئەمانە نیە ئەمانە نازانم یعنی ئەم شتە بە هەلە قۆزنەوە و خاستن ئێستاکە دۆلار بەرزەوە بوو پارە نەماوە و ئەوایە ئێستاکە جا فەرمێ هەچ کەسێ سەدەقە و خێرا خێراتێ بکات بعشری ئەمثالیە بەدە چاکە بۆیە نووسرێ بەڵام بەداخەوە ئەمانە خۆیان وا لێ ڕسواش کردوونە لە میلەتەکەیە ینی هیچ خێر و خێراتێکش ناکەن و
بۆ فەقیر و هەژارانش بەداخەوە هیچ خێرێکیان نییە و خەڵکانی تریشمان هەیە قوربان بەڕاستی لە دەم خۆی گرێتەوە ئەیداتە فەقیر. وەڵا خەڵکێکی باشەیە کە بەخشێ دەستی خۆش بێت بەڵام هەندێکیان بەخشینەکانیشیان زۆر جار لەگەڵ ڕێزمە هەروە ئەزانێت مزگەوتێک دروست بکات یا عەمرێ بکە خۆی ساڵی دوو عەمرە بکات و هەموو ساڵە حەجە دووبارە بکاتەوە وەڵی ئەوە توانی بیبەخشی بە ماڵێک کە نەخۆشێکی درێژخایەنی بێ کە هیچێک پارەی دەرمانەکانی پێنیە لەوانەیە خێرەکە زیاتر بێ. من داوای لێ بنەکەم ئەمێ وەکو چینەوە سەر کرۆکی بەرنامەکەمان کە هونەری عیرفانی و کە زۆر کاریگەرە هەست و سۆزی خەڵک بەلای خۆیان زیاتر ڕاکێشێ وی زیاتر لە ئیسلام نزیک بێتەوە زیاتر بگەڕێتەوە لای تاعاتەکانی خوا لە ڕێگەی ئەو مناجاتانەوە کە زۆر جار تەئسیر لە ڕۆحی ئینسانەکانەکە. حەزەکەم چینە لای مەخام و مناجاتێک تر ئەگەر جەناب مامۆستاجان هاوکارمان بی. دواتریش بە پلەیباک ئەمڕۆ من سوپاسێکی زۆر بێپایان ئاراستەی مامۆستای گەورە خۆشەویستم دکتۆر سامان شوانیەکەم کەەوە ئەلبومێکی نوێی کە ئەمڕۆ بڵاو بۆتەوە ناوی ئەلبومەکە چێ مامۆستاجان ڕەجای دوعا کە ئەمڕۆ پێشکەشی ڕادیۆی گەڕیانیشی کرد باوەکات پێشکەشی ڕادیۆ سلێمانیشی کرد لە مەڵبەند بۆ هێنین و ئێمەش ئەمڕۆ بە بەردەوام و هەموو ڕۆژانی ڕەمەزان ڕۆژانە پەخشێکین پێشکەشتانیەکەین سواسێکین. يا رسول الله فداك بهم من بجسمه جانا هروك مجنون شورج وانبسر جوانا او دماء رشدم فياكر تاكو آخرين قد نبو رولة وكام رولة وكام اي خدايا اروك عبدك بين بشوان اغام حسابي خم دكام قصد مواي خم بسوتينم كفكري بحري احسان دكام كفكري بحري احسان دكام برآ ولوان مدد يا الله قرباني ناود سيخوشة قرباني ناود سيخوشة أرق يا قولا بون وانا وشة أرق يا قولا بون وانا وشة
باري شيرن كيرداوة كعب الله شاجي بوت باكر داوة كعب الله شاجي بوت باكر داوة قرباني ناوي سافوشة عرق يقولا بون دوانا وشا عرق يقولا بون دوانا وشا نرقص عراقي أندامي تويا نرقص عراقي أندامي تويا بويا بايا سانا ورانغو بويا بويا بايا سانا ورانغو بويا قرباني أودنا وسام خوشا عرق يقولا بون وانا وشا عرق يقولا بون وانا وشا خوانا كردوي بهاونا يا بي خوي خوانا كردوي بهاونا يا بي خوي ما يبيا لندينا بي خوداتوي ما يبيا لندينا بي خوداتوي قرباني ناو خوشا قرباني ناوي خوشا عرق يقولا بون وانا وشا عرق يقولا بون وانا وشا فتحنا فتحا مبينا إنا فتحنا فتحا مبينا يا خوض يا خير بيقولي مدينة يا خوض يا خير بيقولي مدينة وقرباني ناوي خوشة قرباني ناوي خوشة عرق يقولا بون وانا وشا عرق يقولا بون وانا وشا دەست خۆش کاکە ئالانجیان دەم خۆش مامۆستاجیان زۆر سوپاس مامۆستاجیان بۆ ئەو مناجات و سرود ئاینی خۆشە بەڕاستی ناڵم هەر جارێکتر ئەواڵێمەوە ئەم باتەوە بۆ کەش و هەوای مناڵیم و کللتوری نەتەوەکەمان کە ئێمە لەگەڵ ئەمانەیە گەورە بووین لە کوچە و کۆڵانەکانە هەموو جار گوێمان بەم مناجات ئاینیانە کراوەتەوە نالیشوان گوڵەشی نردووە زۆر سوپاس نونە عومار ئەڵە سڵاو دەنگە بە سۆزە سوپاس خاتونی بەڕێز کاک سەباحی ستەنتور لە سویدەوڵە دەستان خۆش بێت ئازیزانم کاک سەباحیان برای خۆشەویستمان زۆر سوپاس جەماوەسا من باسی کاریگەری ئەم هونەرە ئەەکەم ئەم هونەرە ئەیرفانیە کە ئەوانی کە لە بەهاکەی تێناگەن دوێنێ یەکەم حەڵقەی بەرنامەکەمان بوو هونەرمەندێکی کوردی تاکە هونەرمەندی تاقانەی کورد لە ئیسرائیل کە جوولەکەیە کاکە دانیال ئەزری
دوێنێ لە خۆشیە لەگەڵ مناجاتەکانە ڕۆچوو و ئەمڕۆ باماشەوە دانا ئەزرا لە سڵاو ئافرین دەست خۆش ئەمە کاریگەری هوەری عیرفانی بۆوانەی کە لێ تێناکەن ئەوە تا بیرروڕای جیاوازی ئاینیمان چەند دوورە لەیەکەوە ئەو لە ئیسرائیل کوردێکی جوولەکەیە سڵاو ڕێزە نێرە و دانیشێت لەگەڵ ئێمەیە بەم سۆزە هەست و سۆزی ڕاشێشەوە مەساوە کاریگەری طبعا يعني بەڕاستی ئەوە دانیال ئەزری سڵاو ڕێز يعني ئەوەی جاری وایە لە دەوروبەر و کارێ لە ناو خۆمانەوە نییە يعني زۆر سەیرە ینی خەڵک ئەم شتانە ڕۆحیە قوربان مەسەلەکەەوە زانی چێت تەسیر لە ڕۆح دەکات ڕۆحتە بێ چکازانی بۆ ئەمە پەیوەندیەکی بەچیەوەیە ڕەبتی لەگەڵ خوایە هەیە کاتێکەوە و جۆ لەمانە ئەگری دڵتە چێتە شوێنێتر هەموو دنیات لە بیرەواچێ تەنها خوات بیرەمێنێ و بۆیە کاریگەری ئەوها زۆر هەیە زۆر ڕاستە هیوادارم ئەو کەسانی کە بە دڵ خواپەرستیەکەن ئەو کەسانی کە ئەم ڕەتوانی بێتمان سۆزێک ببەخشین بە دڵ و دەرونی تین و هیلاک و برسیان کە ئەمڕۆ لە پێناوی خوا بەڕۆژە بن بۆی کە واجبێکی خوا جێوەجێەکان کە خوای گەورە فەرزی کردووە ئەش بۆ چییە بۆی هەز بە معاناتی ئەژاران و برسەکان بکەی ئەوەڵ و ئەخیر فەلسەفەی ڕۆژوو لەوەیە کە من دڵنیام هەرچەنە من جارێک تێڵێمەوە اختصاسی منیە مامەسای گەورەم لێرەیە کە هەر بۆ ڕۆژوو هوەرەکەی لەوەیە کە هەز بە برسێتی وەژە هەژاری بکەیت و هەز بە تیونێتی بکەی هەز بە ژیانی بەرگەی نامەتەکانی ژیان بگری هاوکاتیش جێبەجێکردنی فەرزەکە لە فەرزەکانی خۆی گەورە و ئەوەشی لێ دەچێکە چەند بۆ تەندروستیش باش ئەمانە هەمووی حکمەتی خۆی گەورەی هەیە بەدێ قوربان لەسەر قسەکەی جەنابەت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی سوم و تەصیح یعنی ئەو بە ڕۆژوو بن ساغە بنەوە ینی تو ئەم دوانزە مانگە هەرچی خواردەمەنی و شت هەیە ئەی خۆی ئەم مەعیدەیەت بەڕاستی وەکو چۆن ئەو بلووریە ئەگەر بێت و پاکی نەکەیتەوە جاران چرا بۆ گەر پاکت نەکردەوە ڕەشە ڕاستە فەرمووە ینی ئێستاش ئەگەر بێت و ئەم مەعیدەیەت ئەوها پاکەوە بێ بۆ هەموو شتێ باشە بۆ هەموو نەخۆشیە باشە لەبەرەوە لە هەنێ شوێنە باوەڕت بێ ئەڵێ نان و شت مەخۆ لە توبا بۆی ئەڵێ بۆی کەوا زیاتر جانت ئیتر پاک بێت ئێمەش بەڕاستی جگەلەوەی خێرێکی گەورەیە و جگە لە وەرەیەوە مەسەلەن خەڵک پێویستە ئیتیباعی ئەمە بێت چکە میلەتەکانی پێشوش بە ڕۆژوو بوونە تێگەی قوربان ئێمەش پێویستە بەڕاستی ئەم ڕۆژوە جگە لەوەی خێرێکی گەورەیە بۆ خۆتیش و بۆ سەحەت و بۆ بەدەن شتێکی باش مسپاسانەکەم دیارە ئەم شەو لە ڕادیۆی میلی گەڕیان بەنامەی بێدارانی شەو پێشکەشەگرێت پێم وابێ لە دەرەوەی رادیۆ پێشکەشەکرێت چنە لای 122 لەوێ هەست بە ئەرک و ماندووبوونی ئەو برایانەکەن کە بێدارن شەو لەگەڵ واجبەکان وایە کە نان و بژێوی ژیانە لەسەر ئەو بێداریە کە شەوان نانون کە شەوان هەموو ژیانی خۆیان لە ئەرک و فەرمانە جێبەجێکەن و هەروە لەسەر پێشنیاری برای بەڕێزم کاگەیدریسی بێدارانی شەو ستافی بەنامەی بێدارانی شەو کاکەدابان و کاجافەر ئەوان تەوەرێکیان وروژان لە بەرنامەی پێشوە باسیێوان کرد بۆ هەموو خێر و حەسەنات و بەخشینەکانە خەنە کۆتایی مانگە ڕەمەزانەوە تکایە لە سەرەتاوە ئەوانێکیانێ ببەخشن فریای ماڵ هەژارەکان بکەون فریای ماڵان بکەون کە ئێستا بە تایبەت ئەم ساڵی پار کە بەهۆی پەتای نەگریستی کۆرۆناوە هەزاران کەس بێکار بوون هەزاران چێشخانە و ڕێستۆرانت و کافتریەکان داخراون هەزاران شاگردی و شوێنانە بێمەعیشت و بێئیش ماونەتەوە بژێوی ژیانیان نییە تکای ئەوانەی کە نیازی خێر و چاکیان هەیە ئەتوانن زووتر پێشی بخەن و فریای چەند بەهانای هەژارانەوە ئیبراهیم قەرەشەسانی لە دەستان خۆش بێ زۆ سوپاسێکم قەرە حەسەنی کاک ئیبراهیم گیان داوای لێ وردنەکەم ڕێز سڵاو بۆتەوە دانیال جان جارێکتر لە سویسراوە زۆر ئەڵە بژی ڕادیۆی گەڕیان و گوڵی نردووە و سوپاسی نردووە سوپاسێکم مامەسای گەورە خۆشویستم من هیچم نەماوە ئەوەنە ئەڵێم من لای خۆمە هەست بە ماندووبوونی بەڕێستەکە مەزانم کە ماوەی چەند لەگەڵ ئەوەلبوومەیە ماندوو بووی لەگەڵ هونەرمەندی بەتوانای شاری کەرکووکی خۆشەویست مامەسا ڕزگار حەمەڕۆف کە بەڕاستی شانازیە بۆ نەتەوەکەمان خۆی دەتەنە بە ئامیری شمشاڵە بەڵام ئێستا سوپاس بەخواست تۆدوێکی جوانی هەیە و ئەتوانێت جوانترین ئیش پێشکەش بکات وەڵام من هەر لێرەوە لەسەر قسە ڕێز و سوپاسم بۆ کاک ڕزگار حەمەڕۆف بەڕاستی عزیەتێکی زۆری کێشا لەگەڵ ئەو ئەلبومە تەوزیعی مۆسیقاکە و دوو ئاوازی خۆشی تایە وەڵامی تر و ئاوازەکەی خۆم هیوادارم بتوانم چەند کلیپێکی لێ بکەم بۆی بۆ ژیانی خۆت بمێنێتەوە ئەمە ئێمە هەروە نامێنینەوە هەمومان تەبان ئەمە شتێکی تاریخی ئامێنێتەوە بەڕاستی دەستخۆشی لێ ئەەکەم بەڕاستی کارێکی زۆر جوانی کرد لەگەڵ ما ماندوو کێشا زۆر لەگەڵ ما دووبارە زۆر سپاس من جارێک تر سپاسی مامەستا ڕزگار حەمەڕۆف بەکەم کە لە ناوەندی هوەری
شەید ئازاد هەورامیش لێە چەندین مناڵی کورد لە کەرکک کە ئەوە نیشانی کوردستان بوونی کەرککە و پیاوە بەڕێزە لێ خەباتێکی ترەکە لە ڕێگە هوەرەکەەوە سپاسێکم سواسی تۆی بەڕێزەکەم کە من وەکو جایتر ئاماژەی پێمەوە بەهۆی تۆوە ئەم هوەری عیرفانیە چوە سەر ڕێچکەیەک کە پێوتێ ڕێچکە هوەریە مەقامات و شارەزایەکان من هەموو کاتەگەڵم تەمەنامەکە من لە کەرکووکە گەورە بوومەچکە لان چی مەقاماتە بەهۆی تەچەی تاالبانی و تەچەکان و بەهۆی ئەو کەڵە هوەرمەندە مەقامزانانی کە لە کەرکووکە هەبوون زۆربەی هوەرمەندەکانی کەرکوو شارەزایەکی تاوان هەیە لە مەقاماتە کە کاریگەری هەیە سپاس دەکەم کەم ڕۆهاتی تا ڕادێگەڕیان زۆر ڕادیۆکەمانەوەی تر جوانتر بوو بەتەوە بەرنمەکەش هەر بەردەوامە بێ بە درێژایی مانگی ڕەمەزان باوکاری هەردوو برای بەڕێزم کاکە ڕێباز و کاکە دابان بۆ سواسی کاکالان ڕەفیقەکەم کام ڕاوکارمان بوو منەمەیە ئەگەر کاکدابان لە کۆنتترۆل لێچێک لە بەرهەمەکانی مامەسا ئامادە بێ لە ڕێگەی پلەیباکەوەکەین بە دیاری بەرنامە و پێشکەشی هەموو بیستەران و بینەرانی ڕادوی گەڕیان و گەڕانێزیەکەین مامەساژەکە تو هەروتەیەکت ما بێت و لەگەڵ دیارەکە کۆتایە زۆر سپاسی جەنابتانەکەمەوەنەی کۆنتترۆل و برادرانی کۆکاکە ئالەنجیان زەحمەتی کێشا بەدەف بەڕاستی ئینشاءڵڵا بە خزمەتی جەنابتانەگەینەوە هەموو کاتێ منتان پێویست بوو من لە خزمەتی جەناب و جەماوەرم قوربان هەموو کاتێ ڕادوی خۆتانەوە لە خزمەتین کاکدابانجان لەگە بەرهەمەکەی مامەسا دکتۆر ساماشوانی بێ بە دیاری بەرنامە و کۆتایی بەنامە و ڕۆمانێنین ڕەمەزانتان پیرۆز و بە هیوای ڕۆژێکی پڕتەعات و خێر و خۆشی بەهۆ نرجس أراقي أندامي تويا بويا باسانا أورانقو بويا نرجس أراقي أندامي تويا بويا باسانا أورانقو بويا ناوكان قوتا بستيفرشتا كليلي درقاي باغي بهشتا قرباني ناود ناود شاقوشا أرقين قوة وردوانا وشا قرباني أي بيغمباري شيرن كيرداوا كعبد لا جاجي بود بكيرداوا أي بيغمباري شيرن كيرداوا كعبد لا جاجي بود بكيرداوا
وفرموا ياتي لقرآني قادم إنك لا على خلق عظيم قرباني ناودنا وتشاف وشاف أرقد قواه ورضوان وشاف قرباني ناودنا وتشاف وشاف أرقد قواه ورضوان وشاف مدد يا الله لما كذا يا ابوي بباك وبيكاس بومكة كعبة وين بفرياض راس مكد لدستي بدكاس دواء بوايني خذ أغصان إنا فتحنا كسوراي فتحا سرتابا بوتو سربرزي ومدحا مدد يا